لە دوای قەدەغەی هاتوچۆ و چۆڵکردنی شەقامەکان و وەستانی ژیان تیایدا دوای ساڵێک جارێکی دیکە قەرەباڵغی و جم و جۆڵ گەڕاوەتەوە شارەکە. خەڵکی ووهان دڵخۆشن بەوەی ساڵی 2020یان بەجێهێشتووە، ئەوەش لە دوای ئەوەی کۆرۆنا لەو شارەوە سەری هەڵدا. ساڵی 2020 بە ئازار بوو بۆ مرۆڤایەتی، چونکە کۆرۆنا پەتایەکی جیهانیە و بەراورد بە ساڵی ڕابردوو ئابووری جیهان و هەروەها چالاکی کۆمەڵایەتی و کەلتوریەکان پوکانەوە. لە ڕۆژەکانی سەرەتایی 2021 کاتێک پرسیار لە خەڵکی ووهان دەکەیت، خۆشحاڵی خۆیان دەردەبڕن، هیوای خۆشبەختی دەخوازن بۆ ساڵی نوێ. پێیان وایە دۆزینەوەی ڤاکسین لە ساڵی نوێدا دەبێتە هۆی کۆتایی هاتنی پەتاکە، هیواش دەخوازن هەموو هاوڵاتیەک بتوانێت ڤاکسینەکە وەربگرێت. من پێم وایە چین ڤایرۆسەکەی کۆنتڕۆڵ کردووە، بەڵام هێشتا چەند وڵاتێکن ڤایرۆسەکەی بە قورسی تێدایە، وەک ئەمریکا و هەندێک وڵاتانی ئەوروپا، بەڵام دەبێت خەڵک متمانی بە 2021 هەبێت. شاری ووهان لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەوە تا ئێستا زیاتر لە 87,000 کەس تووشی ڤایرۆسەکە بوون و 4,600 کەسیش گیانیان لەدەست داوە، زیاتر لە 82,000 کەسیش چاک بوونەتەوە.